دەستەیە سەرۆکاتی ئەنجومەنە نیشتیمانیە کوردی لە سووریە هەڤیتنێک سیاسی دریا ڤیدیۆ ئۆنلاین را لەگەڵ هەژمارێک ڕەوشەمبیر کەسایەتە نیشتیمانپەروەر لە ئەوروپای ئەنجامدا لەسەر ڕەوشە سیاسی ڕۆژاوای کوردستانی سووریە بگشتی هاتە ڕاوەستاندن. ڕۆژە شەمیێ 4 ئەیلولێ نونەرەتیە ئەنەکەسێ لە ئەوروپای هەڤیتنێک سیاسی دریا ئەنتەرنێتێرە لەگەڵ هەژمارێک ڕەوشەمبیر و کەسایەتە نیشتیمانی لە هەر یەک ji welatên بەریتانیا، سوێد، نەروێج، دەنیمارک، فەرەنسا و هۆڵەندای ئەنجامدا. تێدا بەحسا ڕەوشە سیاسی ڕۆژاوای کوردستانی و سووریە بگشتی کرد. لە هەڤیتنێدا فەسڵا یوسف ئەنداما دەستەیە سەرۆکاتیە ئەنەکەسێ و عەبدولکەریم حاجی سەرۆکێ نونەرەتیە ئەوروپای ئەنەکەسێ لە ئەوروپای و هەژمارێک ئەندامی نونەرەتیە ئەنەکەسێ لە ئەوروپای بەشدار بوون. لە هەڤیتنێدا فەسڵا یوسف ڕوونیە خستە لەسەر ڕەوشە ڕۆژاوای کوردستانی و سووری و گشتی لەسەر چەند خاڵان ئاخفی جوان بەردەوامیە کریزە سووریە و پشتگیریە رووسیە و ئیرانی ژێژەما سووریرە دانوستاندنی کوردی بنپێکردنên پێدێ yên di nav revandin û girtina endam û alîgirên Enekesê vegera şandeyê Emerîkî David Brownstein û hevdîtina wî bi Enekesê re.